لە دە پشتیەوە خەریکی ئاسنگەریە. ئەو ناوی حەیدەرە و خەڵک بە دێوانە حەیدەر بانگی ئەکەن. دێوانە حەیدەر خەڵکی شاری دەربەندیخانە و دەروێشێکی تەریقەتی بەرزنجەیە. قوربان ئێمە باوکمان فێریم ئیشە کردین. ئێمە سێ برایم بووین. ئەم سێ برا حەسەن و عەبدولقادر لە زەڕایان. ئەوان لێ جێمان من هاتم بۆیە دوکان ماوەڵ بۆیرە. ئەتی وەسا من هەرمە شاری دەربەندیخانە تەقەتەقە بێنێ شکری خواکەم. دێوانە حەیدەر لە باوباپیرانیەوەم هونەرەی وەرگرتووە و بۆ نزیکەی 40 ساڵە سەر و سەودای لەگەڵ کوتانی ئاسنی گەرمدا هەیە. ئەوە داسی چینی و ئەمریکی و هەمووشی هاتە ناو دنگشی وە عەمەل نایە. من داسی بۆ دروست دەکەم گرنگی 10 ساڵ لێدا دەمە پەش بووە ماڵی خۆمە. ئەو کەرستانەی دێوانە حەیدەر دروستی دەکەن کەرستەی کوشتوکاڵ و جووددارین، بەڵام چۆڵبوونی گوندەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا بازاڕی ئەوی بەرەو لاوازی بردووە. لادێ نەما ئیش ئێمەوە لادێەوە شیرینە. ئەوە لادێ بێ ئیشەکەمانێ لادێ ئیشەکەمان نییە. ئەوە گەنگە داز دروست دەکەن بۆ وەختی مەرەزەیە تێگەی ئەوە مەرەزە بێ داز دروست مەرەزەی بۆ خۆماندا ئەنجەوە بێ ئیش ئاوە چاڕۆی ڕەحمی خوێن. ئاسنگەری کارێکی ئاسان نییە و گەلێک قورسە، بەتایبەتیش بۆ پیاوێک کە 51 ساڵی تەمەنی تێپەڕاندووە. تیکە هەتا نەیجای قودە دێ ئەم هەتا زەحمەت نوێ ئیشەکە دروست نایە بوو. تۆ فەرمو ئاسنێ ئەوەنتانە بیخە ناو کوورە و بیخە تەور و کونی تێکە و دەمەکەی ڕاکێشە و تێژیکە و زەحمەت نییە. لە نێو گەرمی ڕۆژەکانی هاویندا دێوانە حەیدەر کاتەکانی لە نێوم ئاسنگەریەدا بەسەر ئەباد لە تەنیشت کوورەکەیەوە و لەگەڵ کوتانی پارچە ئاسنە سوورکراوەکاندا خەریکی ئەو هونەرە ئەبێت کە لە دە پشتیەوە وەریگرتووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، دەربەندیخان.